گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە چین نیشانەکانی چییە؟ کەی پێویست بە هەناوبینی گەدە دەکات و ئایا چارەسەرەکانی چین؟ من دکتۆرە سیف مەحسێن ساڵح محەممەد، پزیشکی پسپۆری هەر سوچگەر و هەناوبینی لە تاوەری تەندروستی سمارت. ترشەڵۆکی گەدە حاڵەتێکی زۆر باوە لە کۆمەڵگادا کە لەوانەیە لە سای 25 بۆ 40 خەڵک بگرێتەوانێ. دوو نیشانەی سەرەکیمان هەیە، یەکەمیان بریتیە لە دڵە کزێ، دووەمیان گەڕانەوەی ترشەڵۆک یاخود خۆراک لەگەڵیتە. چ نیشانەیەکی ترمان هەیە کە دەرەوەی سوورێنجکن، بۆ نمونە هەوکردنی گوێی ناوەڕاست، تێکچوونی ددان و کلۆربوونی دان یاخود کۆکەی درێژخایەن. ئایا لەکەیە پێویست بە هەناوبینی گەدە دەکات؟ لەم حاڵەتانی خوارەوەدا پێویستمان بە هەناوبینی گەدەیە بۆ ئەو کەسانە. یەکەم، ئەگەر کەسێک کێشدابەزینی هەبێت یاخود کەم خوێنی یاخود ترسیەوەمان هەبێت کە نەخۆشی بارێتی توش بێت کە نەخۆشیە کە تێدا خانەکانی گەدە جێ خانەکانی سوورێنچک دەگرێتەوە مەترسی توشبوون بە شێرپەنجەی سوورێنچک دروست دەکەن. ئەویش بریتین لە هەموو کەسێ سەر و 50 ساڵ یاخود لە پیاواندا بە شێوەیەکی گشتی یاخود کەسێک جگەرە کێش بێ یاخود کێشی زیاد بێ یاخود شێرپەنجە لە کەسی ناو خێزانەکەدا هەبێت. ئایا چارەسەرەکانی گەڕانەی ترشەڵۆک چین؟ چارەسەری سەرەکی کە زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە لە کەسەکەدا بریتە لە گۆڕینی شێوازی ژیانی کەسەکە. بۆ نمونە کەمکردنەوەی ئەو خواردنەوانەی کە کافاینی تێدا وەکو چاو، قاوە. دووەم، کێشدابەزین هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ کەمکردنەوەی ترشەڵۆک. سێم، بریتە لە وەستانی جگەرە کێشان. باشە، یەکێک لە ڕێگاکانی تری چارەسەر بۆ گەڕانی ترشەڵۆکی گەدە بریتە لە بەکارهێنانی چارەسەر بۆ کەمکردنەوەی ترشەڵۆکی گەدە، بەڵام ئەما بێ بۆ شێوازێکی کاتی بێت، بۆ منە 4 بۆ 6 هەفتە. جگە لەو کەسانی کە لە ماکەکانی گەڕانی ترشەڵۆک دەرسین، بۆ نمونە نەخۆشی بارێت یاخود تەسەبوونەوەی سوورێنچک یاخود دروستبوونی برین لە سوورێنچکە. چارەسەرێکی سێممان هەیە، ئەویش بریتە لە ڕێگەی هەناوبینی یاخود نەشتەرگەریەوانێ کە ئەمەش تەنها لە هەنێ حاڵەتدا بەکارێت. چارەسەر سەرەکیان بریتین لە گۆڕانی شێوازی ژیان و بەکارهێنانی دەرمان. سمارت وەرچەرخانە.